هەکار سڵاو لە تۆ بینەرانی کوردستان 24 هەروەکو باست کرد ئەمڕۆ دووهەمین ڕۆژی بەڕێوەچوونی گەورەترین پێشانگای تەکنۆلۆژیای هایتەکسە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. لێرە کۆمەڵی گەنج ئامادە بۆ کۆمەڵی خاوەنکار هەیە 30 وڵات ئەم ساڵ بەشداری پێشانگاکەی کردووە 186 کۆمپانی لێرەدا ئامادەن. ئەمە جگە لە کۆمەڵێک گەنجی کوردی خاوەنکار کە خۆیان کۆمپانیان هەیە لە بوای تەکنۆلۆژیا کارەکەم. من ئێستا گەنجێکی خاوەنکاری کوردم لایە یحیا لەزگین زۆر بەخێر بێ خاوەنی کۆمپانیای ئۆڤانیا. باسی کۆمپانیاکەتمان بۆ بکە یەکەم جارە بەشداری هایتەکسەکەی یاخۆت ناپێش ساڵانی ڕابردوش بەشداریت کردووە؟ خۆمان فکرەکە لە باڵین کۆمپانیای ئۆڤانیا کۆمپانیایەکی یەکەم کۆمپانیا و تاکە کۆمپانیا کە لە کوردستان بۆ ژیری دەستکرد خۆی تەرخان کردبێ ژیری دەستکردی شەو بوارەیە کە با بڵێن ئەو پارانە دەکەن کە ئێمە فکرەکەین بەس مرۆڤ پێ دەکرێت وەکو ناسینی مرۆڤ وەکو خوێندنەوە وەکو قسەکردن وەکو ئەم شتانە. ئەو کۆمپانیامان با بڵێن کۆمەڵە سێڤیس خزمەتگوزاریەکیە لەم بواران سێ گەنجوی با بڵێن لە زانکۆ تەواومان کرد و دەماندیت بۆشاییەکە لەم بوارەوە لە کوردستان وتمان با بێن خزمەتێک بکەینەوە. باشە سیستەمەکانمان با بڵێن جیاوازن لە ڕۆی با بڵێن مەجاڵەکان یەکێکیان ئەوەیە کە وێنەی نووسین با بڵێن دەگۆڕێت بۆ نووسینی دیجیتال وەکو وۆردێکە شتێکە سکانی دەکەی یان وێنەیەکی دەگری ڕاستەوە خۆ بۆ دەکە. ئەمە بۆ ئارشیڤکردن زۆر پێویستە. دەبینی کتابێک 1000 لاپەڕەیە بە مرۆڤ بیکەی چەند ڕۆژێک هەفتەیەک مانگێک خەریک دەبێت. بەرنامەکەمان بە چەند دەقەیەک دەیکە بۆ نمونە. سرویسەکانی ترمان با بڵێن خزمەتگوزاریەکانی تر ئەوانەی فێس ڕەکۆگنیشن بۆ زۆر مەجال دەکرێت بەکار لە سیکیوریتی بێ دەبینی کەسێک ئەم کەسە بێت ئەم کەسە هەو نییە یان لە کۆمپانیا بێ ئەو کەسە کارمەندە کارمەند نییە. لە ڕووی کلاینتی شەوە با بڵێن لە شوێنێک کە دامان نابێ هەر بۆ ئەم هایتەکسەش سکرینی با بڵێن ڕەکلام و ئەوانە هەیە پێی دەکرێت بزانێت چەند کەس تماشای ڕەکلامەکە دەکەن ئاراستەی ڕووی سەری با بڵێن لە ڕەکلامەکە یان لە شوێنێکی ترە ڕەگەز و تەمەنی با بڵێن چەندە و چییە ئەمانە هەمووی دەکا و دەبێتە دەیتە و هەمووی خۆشتان دروستان کردووە هەمووش لە کوردستان بەخۆمان سەر لە نوێ. باشە وتت سێ گەنجی کوردی چەند ماوەیە پێکەوە دەستان کردووە بەکارکردن دامەزراندنی کۆمپانیای خۆتان و هەلی کاسان بۆ چەند گەنجی دیکە شەخساندووە؟ بەخۆمان هەر هەفتەیەک پاش یەکتر ناسین بووین برادر 2 ساڵ لە پاشی لەسەر و کۆسیارەکە فکرەمان هەبوو دامانە هەر لەگەڵی فکرەی کۆمپانیاکەمان دیت کە دەماندیت لەبەرەوەی بازاڕەکە لە کوردستان بۆ ئەیان هێشتا نەڕەخسە کەس نایە پشتگیری بکە بەدمان دەبێت ئێمە کۆمپانیا خۆمان دابنین بۆی پەرێتن و ژینگەکە دروست بکەین. هەر بۆ ئەمە بەستەکە گوتت چەند کەستان داناویانەوە لەبەرەوەی دەستمان پێ کردووە. یەکەم شت دیتمان جیا لەوەی کە دەبێت خەڵک بینی دەبێت خەڵکەکە فێرکەین. ڕاست دەورەیەکمان کردووە ڕاهێنانیشمان باشە دەورەیەکی دوومانگەمان کرد پێش چەند مانگێک لە هەموو کوردستان لار سێ پارێزگانە فەرمان چەند گەنج بەشداری تێدا کرد؟ 9 کەس بەشداریان تێدا کرد کە لە بۆ AI و ژیری دەستکردن زۆر مەجال هەیە زۆر کەس لە ژمارەکە زۆر بێ لە مەجالە دەبێت کەسێک بێ کە شارەزابێ بتوانێت وایە 9 کەس بوو لە دهۆک هەولێر سلێمانی. لەو 9 کەسە ئێستا 4 لە ئیش یەکێکیان وەرمانگرت پێسە لای ئێمەش دەکا یەکێکتر ئەم هەفتەیە دەست بەکار دەکا لە درۆ ئەوەی تریان لە سلێمانی ئەویان درۆ دویان ئێستا یەکێکیان پرۆداکت ئۆنەرەکە لە کۆمپانیە هەر لە پاش ترینینگەکە یعنی هەمویان ئێستا کارەکەن و سوودیانوەرگرتووە لەو خولە. باشە یەکەم جارەکە بەشداری هایتەکسەکەن وەکو کۆمپانیای ئۆڤانیا پێشانگای هایتەکس چۆن نەبینی؟ زۆر باشە بەتایبەت بۆ ئێمە چکە یەکەم جارە بە AIەوە دەردەکەن و یەکەم کۆمپانیا با بڵێن لە کوردستان کە بڵێ من کوردستانیم و ئەم تەکنۆلۆژیا پێشکەشەکە هەلێکە بتوانین ئەو پەیوەندیانە دروستکەین لە بینی بازار و کۆمپانیا گەورەکان و ئەو مەجالە. زۆر سپاس بۆ بەڕێز یحیا لەزگیر. بەڵێ هەکار ئەمە میوانەکەی من بوو لێرەدا دیارە کۆنفرانسی پارێزگار هەیە من دەگەڕێمەوە لای تۆ هاوکاران لە ستۆدیۆی ناوەندی کوردستان. وەڵێ دینە سپاس بۆ تۆ میوانێتە